شكي حزكم هندي آموشگاری عرضی بەڕێوەبەرایەتیەکان بکەم. یەکەم ئەبێ ئێمە هەست بکەین کەوا یان ئەبێ ئەوان وەکو بەڕێوەبەرایەتی کە ئیشەکە لەسەر ئەستۆی ئەوانە هەست بە بەرپرسیارەتی و ئەمانەتێکی زۆر گەورە بکەن کە لەسەر ئەستۆیانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لفرمودەیەکی صحیحە ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. واتا هر يك لأيوة بتأكيد وكو شوانوان ومسؤول لقيامتا لبردم أوانيك لجير دستان. هر كي لجير دستايا تو مسؤولي حاكمي ولات مسؤولة لولاتيك لجير دستايتي هرچی نقصانیک و کم و کرتیک هبه او بر پرسیاره. امام عمر خوایل رازی به اگریاو هاواری اکرد ای فرمو خوای گیان من نازانم چی بکم خوزگای من نابوم. ای استا اگر بزنیک لولاتیک لولاتانی اسلامی برفراوانا اگر پای بخلسکی و قاچکی بشکی من خوا محاسبه عمر اکا لسری بو ڕێگاکەی بۆ باش نەکرد. بۆیە هەموو کەسێ لە شوێن خۆیان ئەبێ هەست بە مەسئولیت بکە و بەڕێوەبەرایەتی قوتابخانە و پەروەردە و پەیمانگا و زانکۆکانیش ئەبێ هەست بە مەسئولیەتی خۆیان بکەن کە مەسئولیەتێکی زۆر گەورە لەسەر شانیانە. بەرپرسیارەتێکی گەورەیان هەیە لە بەردەم خوای مەزن و گەورەیە. للروجي قيامتا لبردم خوايا راء وسينرين بزانم آية أو مسؤوليتي كلا سرشاني أنا بجواني أنجامي أنداوة. دوهم بەڕێوەبەرایەتی کردنی دەستگایەکی پەروەردەیی جیاوازیەکی زۆری هەیە لە بەڕێوەبەرایەتی کردنی هەر دەستگایەکی تر، چونکە ئەمەیان برا بە ڕێزەکانم کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر هەموو کۆمەڵگا. یعنی هەموو کۆمەڵگا بۆ چەندنەوەیەکی داهاتوویش ئەو بەڕێوەبەرایەتیانە تەئسیر و کاریگەریان هەیە. جا ئەگەر بێت و خوا نەخواست ئەگەر بێت و کەم و کورتی هەبێ نەوەیەکی نوقسان و کەم و کورتمان بۆ دروست ئەبێ و بیریشی لێ بکەنەوە کە ئێمە کە خۆمان ئێستا لەم کۆمەڵگایە کە هەین تایە و ئەژین ئەو هەموو کەم و کورتیە زۆرەی کە هەمانە هەمووی بەرهەمی ئەو بەڕێوەبەرایەتی و پەروەردانەی بوون کە لە پێشا بوون و لە ڕژێمی پێشوا بووە. ئەگەر نوقسانیەک هەبێ لە پەروەردەمانە لە ئەخلاقمانە لە هەموو لایەنەکانی ژیانمانەوە ئەوان بەرپرسیارن لە ڕۆژی قیامەتە لە لای خوای تەعالا محاسبە ئەکرێن. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئێمەش نەبینە سەبەبی ئەوەی کەوا نەوەیەکی ئاوا خراپ یان کەم و کورت یان نوقسانمان بۆ دروست ببێ بۆ داهاتوو. ئەبێ ئەو بەڕێوەبەرایەتیانە ئاستێکی بەرزی هەبێ لە زانست، لە ئاکار و ڕەوشت، لە دانایی، لە وریایی، لە توانای بەڕێوەبردن، لە سۆزی باوکایەتیش. یعنی بەڕاستی چونکە ئەوان قودوەن ئەبێن نمونەی چاکی بن، هەڵبژێراوی باشەکانی ناوی ملت بن. ئەبێت خاڵێکی تر ئەبێ هەوڵ بدەن ئەو بەڕێوەبەرایەتیانە بە هەموو بەگشتی هەر لە زانکۆکانەوە حتا ئەگاتە بەڕێوەبەرایەتی قوتابخانەکان ڕێگای تریش بگرنە بەر بۆ ئەوەی ئامۆژگاری خوێندکارانیان بکەن، ئامۆژگاری تەلەبەکانیان بکەن، یعنی نەک بەس مەکتەب، لە ڕێگای تریشەوە هەوڵ بدەن ڕێگایان پێپیشاندن، هەوڵ بدەن مەسەلەن لە ڕێگای بڵاوکراوە، یعنی ئێستا کە لە شوێنی خۆمان و لەم شارەی خۆمانە ئەنواع بڵاوکراوەی خوێندکاران بڵاوکەنەوە بە سەرپەرشتێکی باش لەلایەنی بەڕێوەبەرایەتیەکانەوە. هەروەها لەو شارانەی کە گەورەن ئەتوانن ئیزگەیەکی تایبەتی دابنرێ بۆ زانکۆ خوێندکارەکان، خوێندگاکان، بۆ پەیمانگاکان، ئیزگەی تایبەتی دابنرێ بۆ ئامۆژگاریکردنی خوێندکاران و تەلەبەکان.
پەیوەندی دروستکردن لەگەڵ سەرپەرشتیاری مناڵانە یان سەرپەرشتیاری خوێندکارانە بەگشتی نەک بەس لە جیلی مناڵ لە هەموو نەوەکان ئەوانە هەتا لە ئاسی زانکۆیش ئەبێ پەیوەندی دروست بکرێ ئاگادارکردنەوەی ئەو سەرپەرشتیارانە لە هەر شتێک کە زەرەری هەیە بۆ بەرژەوەندی خوێندکاران یا لە هەر شتێک کە چاکە و ئیسوودی هەیە بۆ بەرژەوەندی ئەوان چونکە بەڕاستی پرۆژەی پەروەردەکردن براینە مەشروعی تربیە بە یەک لایەن ناکرێ یعنی بەس تەنها بەلایەنی بەڕێوەبەرایەتیەکان ناکرێت یعنی ئەوان بەتەنیا ناتوانن نەوەیەکی باش پەروەردە بکەن ئەگەر بە هەمەلایەنە و بە هاوکاری هەموو لایەک نەبێ بە هەموو لایەکەوە ئەتوانین نەوەیەکی باش بۆ ئەم وڵاتەی خۆمان پێ بگەێنین خاڵێکی تر و شەشەم چاک هەڵبژاردننی مامۆستا بەوەی مامۆستای لێهاتوو دابنرێ بۆ مادەگران و گرنگەکان یعنی هەندێ مادە هەیە زۆر گرنگن زۆر گرانن یعنی حیفە مامۆستایەکی وای بۆ دابنرێ کە مادەکە بمرێنێ کە ئاستی زانستی و پەروەردەیی قوتابیان دابگرێتە خوارەوە ئەمجا هەوڵ بدرێ خولیش بکرێتەوە بەردەوام بۆ ئەو مامۆسایانەی کەوا ئاستیان نزمەتاوەک و ئاستی بەرزیان بۆ دروست بکرێت بەڕاستی پەروەردە مەسئولیەتێکی زۆر گران و قورسی لەسەر شانە داواکارم خۆی پەروەردگار یارمەتیان بدە بۆ ئەوەی بتوانن هەستن بە مەسئولیەتەکەی خۆیان جا ئەبێتیش بە هەموو لایەکەوە یارمەتیان بدەین تاوەکو کاریان بۆ ئاسان بکەین نەوەک باریان لەسەر قورس بکەین